وردبینی بۆ لیستی موچەی مانگی حەوت تەواو بووە بەهۆی حکوومەتی هەرێمیش زیادبوونی پارەی خانەنشینان لە بەغداوە کێشەی تێکەوت. فەرماندەیەکی پارتی لە شەنگال لێدوانێک دژی پێغەمبەر موحەممەد دەدات و ئێزیدیەکانیش داوا لە حیزبەکە دەکەن دەمکوتی بکەن. بانکی TBI وەڵامی نووسراوی وەزیری دارایی و تیمی هەژماری من ناداتەوە. تیمی سکاڵاکارانی دەستگای ستاندەریش ڕاستیەکە ئاشکرا دەکەن. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی فیدرال بە میدیای یەکێتی ڕاگەیان وردبینی بۆ لیستی موچەخۆرانی مەدەنی هەرێم بۆ مانگی تەمووز تەواو بووە. ماوەتەوە سەر ڕەزامەندی خەرجکردنی موچەکە لەلایەن وەزیری داراییەوە. وتیشی هۆکاری دواکەوتنی موچەی هەرێم نەبوونی پارەی نەختینەیە لە بانکەکان لە کاتێکدا موچەی مانگی ئابی خانەنشینی مەدەنی و سەربازی عێراقیش بەو هۆیەوە دابەش نەکراوە. زەی باسا موعین کازمی ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیاندووە چەند ئاستەنگێک ڕووبەڕووی یەخستنی موچەی 250,000 خانەنشینی هەرێمی کوردستان لە بەغدا بۆتەوە. ناوبراو دەژڵێت لێبڕینی خانەنشینی لە موچەی فەرمانبەران دەبردرێت و دەچێت بۆ دەستەی خانەنشینی کە سندوقی خانەنشینان بەڕێوەی دەبات. بەڵام ئەمە لە هەرێمی کوردستان نییە. ئەو جیاوازیە ئێستا ڕێگە نادرێت شایستەکان ڕێک بخرێن و زامنی بەردەوامیدان بە شایستەی خانەنشینی هەرێم ناکات. قاسم شەشۆ فەرماندەی هێزەکانی پارتی لە شەنگال ڕایگەیان هەتا موحەممەد مابێت لە ناوبردنی ئێزیدی کۆتایی نایەت چونکە دوژمنی دینی ئێمە. ئەو لێدوانەی قاسم شەشۆ لە کاتێکدایە کە ناوبراو گەورە فەرماندەیەکی سەربازی پارتیە و ڕاستەوخۆ سەر بە بارەگای بارزانیە و نزیکەی 2000 نەفەری لەگەڵە و موچەی تایبەتی وەردەگرن. تاوەکو ئێستا 3000 بە هۆکاری جیازیە لە پارتی دوور کەوتوتەوە بەڵام بەخستنەڕووی پارە جێنراوەتەوە بۆ حیزبەکە. قادر حەسەن چالاکی ئێزیدی و جێگری بەرپرسی مەڵبەندی یەکێتی لە دووهۆک لەم بارەوە بە ستاندەری ڕاگەیان قاسم شەشۆ پارە لەلایەنێکی سیاسی دیاریکرا وەردەگرێت و ئەو مافەی نییە بە ناوی یەزیدیەکان قسە بکات نە ئەندامی ئەنجومەنی ڕوحانیە و نەبابە شێخە و نەهیز پۆستێکی دیکەشی هەیە. پێویستە ئەو لایەنەشی کە قاسم شەشۆ ئینتیمای هەیە ئەو لێپێچینەوەیان لەگەڵدا بکات. هەروەها وتی یەزیدیەکان بە هیچ شێوەیەکەوە قبوڵ ناکەن کە بە ناوی ئەوانەوە هێرش بکرێتە سەر هیچ پێغەمبەرێک بە تایبەت پێغەمبەر موحەممەد و ڕێزی هەموو ئاینەکان دەگرن و داواش دەکەن یاسا لەو بابەتە بێتە جواب و ڕێگە نەدات کەس ئاوازمانی درێژ بکات. تیمی هەژماری من نووسراوێکیان بە واژووی ئاواز شێخ زەناب وەزیری دارایی هەرێم ئاراستەی بانکی بازرگانی عێراق TBI کردووە. تیایدا گلەی و نیگەرانیان بۆ TBI نێردووە لەبارەی دروستکردنی هەژمار و کارتی بانکی بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان کە گوایە زۆر دواکەوتووە و لە 3 مانگی ڕابردوودا بانکەکە تەنها وەڵامی یەک نامەی ئەلکترۆنی حکوومەتی هەرێمی کوردستانی داوەتەوە تا ڕادەیەکی زۆریش پەیوەندیە تەلەفۆنیەکانی فرامۆش کردووە. لەم بارەوە دکتۆر ڕەعد ڕەفعەت سەرۆکی تیمی سکاڵاکارانی دەستگای ستاندەریش وەڵام نەدانەوەی بانکەکەی بۆ ئەوە گەڕاندەوە کە ئەو بانکە دان بە پرۆژەی هەژماری من نانێت. وتیشی وەک ئەوەی حکوومەتی هەرێم بانگەشەی بۆ دەکات کە گوایە پرۆژەی هەژماری من دەسێتە ناو پرۆسەی تەوتین چۆن دەبێت بەو شێوەیە ئێستا فرامۆش بکرێت. ستاندەرنیزمان پێشکەشکردن شاد و کامەران بن.